بەناوی خوای گەورە میهرەبان سپاس و ستایش بۆ خوای گەورە و باڵادەست کە بانگێش کرابووین بۆ کەناڵی پەیام بۆ بەرنمەیەک کە ناوەکەی زۆر گەورە و پیرۆزە پەیامی دڵانە ومێدەوارین ئەم پەیامە لە دڵەوە بێ بۆ دڵ بڕوە و تەئسیر لە دڵەکان بکە لە خراپەوە بۆ باش لە باشەوە بۆ باشتر ومێدەوارم لە مسلمانانی بەڕێز و قەدرگران بەتان بزرۆ تەماشای ئەم بەرنامە بکەن چونکە بەڕاستی کۆمەڵی مامۆسای خواناس و ئەهلی علم و شارەزا لەم ڕۆژە موبارەکانە دانیشتوون بۆ ئەوەی ئەزمموی خۆیان ئەو لایەنە ئیمانیەی کە سوودیان لی بینیوە بۆ مسلمانانی باسەکەن و ئەو کێشە گرفتانی کە لە کۆمەلگا هەیە لێرە خراوەتە بەر قسە و باس و لە ڕوانگەی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم باس کراوە بتوانین کەمێک لە کێشەکان و ئازارەکان کەمەوەکەین ئێمە دوعای خیر و تۆفیقمان بۆ کەناڵی پەیام و ئەو کارمەندە بەڕێزانە هەیە کە بەڕاستی ماندوونە ناسانە کاریان کردووە زۆر ماندوو بوون خی گەورە پاداشتیان باتەوە پاداشتی ماندوو بوون لە پێناو خوایە مەگەل لە قیامەت خوا بیداتەوە دوعای خیر و تۆفیق و هیدایەت و بارەکەڵڵاو فیکم